سڵاوتان لێبێ دەگەڕینە وڵاتان بەڕێزان بۆ تەواوکردنی بەشی سێم و کۆتایی بەرنامەی بەکراوەی بەڵێ کاکڕێبین ئەگەر هەر تێبینیە کە هەبێ لەسەر قسەکانی کاکڕزگار کە باسمان لە شێوازی بڵاو پێکردنی خۆپیشاندەران کرد بەڕێزی دەڵێکەوە کۆتاییان پێهێنا لەبەرەوەی کەوا خۆپیشاندانەکە بێمۆڵەت بوو بەڕوونی بڵێم وامە و تۆ لە جریدەشا بڵاوەتەوە بەردەوامیش لەسەر ئاموتەوە ئەگەر بڕیارە خۆپیشاندانەکە بە توندتیژی بگایمە بڕۆینە ماڵەوە باشترە نەگا بە توندتیژی یەک خوێن بڕژێت خوێن لە هەر کوردێک بێت بەهۆی خۆپیشاندانەوە خەتی سوورە و ئەبێ بیپارێزین ئەمە ڕاستە بەڵام کێشە ئەوەی هەموو خۆپیشاندەران بەردیان ناویشتووە ئێمە ژمارەیەکی زۆر گەورە بە مەدەنیانە لە ناوسەرای ئاوەستا بووین ژمارەیەکی کەم بوو کە بەرەو توندیتیژ ڕۆیت بەرەو توندیتیژەکەش ئەسبابی ئەم ئیهمالیە گەنجە ئازەی حماسەت یێڵێ بێتاقەت بووم جوابمان نایەنەوە بێ ڕێگای تر بگرم بەڵام ئەوەی تۆ پێت وایە خۆپیشاندان مەسەلەیە ئەم یاسایە لە ئەوڵەوە کە دژی بووین کە خۆپیشاندانمان دژگر بەیانمان دژ کۆکردەوە مازانی یاسایەگە بێ بۆ قەدەغەکردنی خۆپیشاندان وەکو بە فعلی دەرکەوت یعنی چەند داوای مۆڵەت لاو لێرکراوە بۆ خۆپیشاندان قەدەغەکراوە ئەمانزانی ئەم بیانووی مۆڵەتە بێ بە بیانوێک بۆ قەدەغەکردن و ئێستاژ لە سلێمانی دەست پێکراوە ئێمە ماوەیەکی کە دەستەکەین بە لە شاو داوای مۆڵەتی یاساییەکەین و سەلامی قەدەغاکەن کێشە ئەوەیە ئەم مافەیان خستۆتە بەردەستی خۆیان ماف ناخرێتە هینەوە مافی کەس نابەخشێ بە کەسی تر ئەمە مافێکە بێ دانی پیا بنێ ئەبوایە ئەم یاسایە ئاگادارکردنەوەی تیا بواە برادران ئاگادارەکەینەوە کە ئێمە لە فلان کاتا خۆپیشاندانەکەین ئەمانیش خۆیان ئامادەکەن بۆ چوارچێوەی خۆپیشاندانەکە پارێزن و تەواو ئەبێت نەک ئەوەی کە ئەو مۆڵەتم باتێ مافەکەم بخاتە دەستی ئەوە بڵێ ئەم مافەت هەیەیانە کاتە بەس ئاگادارکردنەوە نەکو مۆڵەت وەرگرتن بێگومانەوە قەدەغەیەکەن چونکە مافەکەت لێسەنێ ئەم مافەت نایەتی ئەو قەرارەیە باشە یا باش نییە ماف ناخرێتە ناوم دڵەوە ئەمە مافی منە تۆ بۆت نییە قەدەغی بکەیت بۆت هەیە داوام لێ بکەی باشیانە بێ ڕاستەکەی و منش بۆی ئاگدار دەکەمەوە بۆی پارێزگاریم لێ بکەی ئاشتیانە بێ واگەر تۆ بیرت بێ کاغزگار ڕەنگە بیری بێ بیدایەت لە ئەوڵەکانی خۆپیشاندانەکەیە ئێمە پۆلیسی چالەکە مدینەکان بە دەورمانەوە بوون هیچ توندوتیژیەک ڕووی نایە خۆی ئێمە لەگەڵ تالا بووین شیرینیشتانە درایە گوڵیشتانە درایە کەس قسەی ناخۆشی بەو برادرانە ناود کە ئەوانە ڕاست بێ منە و ڕۆژە ترسام کە و هێزیان لێوێ کشانەوە چونکە تا هێزە لەوێ بواە هەم زەمانەتی ئاشتی خوازانەی نەکاکرا لەو بڕوایم پەیوەندیەکی خۆش لەگەڵ ئەو برادرانە دروستەکە بە توندوتیژی ناگەی قەت بەڵام بەداخەوە ئەو قەرارەیان ناو هێزە کە لە دوای ئەوە کشایەوە بەڵە ڕاستەکە هەنێک ڕووداوی توندوتیژی تێگەڵ کە نەخوازراوە لەلایەن هەبوومە بەداخەوە خوازیار بووین ڕووی نەدایە ئێستش دەمەوێت بوار بم بە میوانەکانی ستۆدیۆم لەبەرەوەی بووی کاتەکە بەش بکات و ئەو بە ڕێزانش کە لێرە ئامادەن وەڵامتان بنەوە فەرموو زۆزە نابوو تەنها دوو پرسیارم بۆ کاکڕێبین تەنها ئەم عەزەتی بووە و لیانی خواردووە بەڵام ئایا گەر کارمەندانی چالاکی مەدەنیەکان لیان بخوا بە کوژرە دیار نییە ئەمەوە نا لای ئەوە وا دەرکەوتووە کە ئێمە هەچیمان بەسەر بێ قەیناکە بەس هاوڵاتیەکە دیارە ئەمە ئەوە ئەڵێت دە شەید هەیە ئەو دە شەیدەی تۆ ئەگەر دە چالاکی مەدەنی شەید وە باز نەکرا ئێستش دوو کارمەندی وەزارەتی ناوخۆ شەید بووە باز ناکرێ بەزەقی ببوورە باز ناکرێ بەزەقی ئەڵێ دە شەید 100 بۆدی شەید بێت ئەی شەیدەکان یەک هاوڵاتی شەید بێ شەید مام بۆ من بۆ خزمەتکردنی و خەڵکە دانێنراوم باشە زۆر ببوورە من یەکیان بۆ خۆم لە نزیکەوە غەڵاتی زۆر کرا بەرامبەرم بە کابرام تۆ دەستخۆش حەقی خۆت دەستم بەرز نەکرد زۆر هەڵاتکەم بەرامبەری دەستخۆش ئەگەر مایکەکە بەی بە ڕێزەی بەردەمێ بەڵێ دەستەکانتان خۆش بێ و زۆر سپاس بۆ ئامادەبوونە من سەرەتا وەکو میدیاکارێک لەگەڵ زۆربەی قسەکاندام کە کرا بە تایبەت دەربارەی ڕەوشی میدیا و بەلا ڕێدابردن و بە هەستان بە ئەرکی ڕاستەقینەی خۆی هەڵنەسان بە ئەرکی ڕاستەقینەی خۆی میدیای کوردی کە چۆن بەلا ڕێدابرا من لەگەڵ هەموو بابەتانەدان بەڵام چەند پرسیارێکمێ لە میوانانی بەڕێز بە یاساکردنی خۆپیشاندان بەڕای کاکڕێبین بۆ کاکڕێبینە بەرتەسەکردنەوەی ئازادیە کە لە هەمان کاتدا لە وڵاتانی پێشکەوتوو خۆپیشاندان بە یاسا ڕێکخراوە و ئەوە لەلایەک لایکەوە دوێنێ یەکێتی پارتی بەیاننامێکیەوە بەشیان دەرکرد و لێکدانەوە و شرۆڤەی جیاجای بۆ کرا
لە ئۆپۆزیسیۆندا دەرکەوت کا کۆمەڵی ئیسلامی ئەم ڕاگەاندنیان پێ باشە و پێیان وایە ڕێگە خۆشکەرە بۆ ئەوەی کەوا گفتوگۆ بکرێ بەڵام لە برادرانی گۆڕان پیان وا بوو هەر قسەی جارانە و هیچ شتێکی تازەی تدانە بەڕای تۆ ئەم دوو ڕاجیاوازە کە پێشتر لە ئۆپۆزیسیۆندا کەمتر دەردەکەوت ڕای کاکرێبین لەسەر ئەمە چییە یاخود ڕاگەاندنەکە یەکێتی پارتی بە ڕای جەنابەت وەکو نووسەرێک وەکو ڕۆژنامە نووسێک چۆن دەیبینی؟ باشە زۆر سپاس بۆ ئەوی مۆڵەتیش بن بە هاوڕەکانی تر لێرەوە پرسیاریان هەیە ئەو خانمە فەرموو. پرسیارێکم بۆ کاکڕەبین هەیە کاکڕەبین باسی حکوومەتێکی بێلایەن ئەکات ئێمە کۆزانین لە ماوەی 62 ڕۆژە لە سەرای ئازادی هیچ کام لە ڕاگەاندکارانی دەسەڵات نەچوونە ئەو شوێنە و تەختی ڕووداوەکانیان نەکرد بکاتە باسی حکوومەتی بێلایەن ئەەکەی گریمان یەکێک لە حیزب ئۆپۆزیسیۆنەکان بچنە سەر دەسەڵات و دەسەڵات وەربگرن تا چەند ئەتوان بێلایەنە لەگەڵ واقعی ئەمڕۆیە مامەڵە بکەن. باش سپاس بێ بەو بەڕێزە. دەستخۆشیتان لێکم من وەکو یەکێک لەو ڕۆژنامەنووس و فۆتۆگرافەرانی کە لە هەڤەی شوباتەوە بەردەوام لە نێو ڕووداوەکانە بووم و لە نزیکەوە گوشایەت حاڵێت تەختەی ڕووداوەکانم کردەوە بە دۆکۆمنت زۆرێک لە ڕووداوەکانم لایە هەم بە فۆتۆ هەم بە هەواڵ بە نووسینەکان کە ئیشم لەسەر کردووە. من دوو تێبینیم بۆ کاک ڕزگار هەیە نەخی ڕزگار تێبین یەکەم چی بۆ پۆلیسانە ئەڵێ یاخود بۆ دوو پۆلیسە ئەڵیت کە ئێوە هێزێکی چالاکی مەدەنین و هێزێکی یاساین ئەوان لە یاسا دەرئەچن بەکرەی تەختەی دائیرەی کارەبای سیانەی مەڵکەنی تل ئەکەنەوە بۆ نێو خۆپیشاندەران بەگڕەوە بە فۆتۆ لامانە و بە دۆکۆمنت لە نێو سایت و لە نێو ڕۆژنامەکانە بڵاو کراوەتەوە و لە هەمان کاتە چی بۆ پۆلیسانە ئەڵیت واز حالات یاخود بەکری تەختی کە گەورەیە 2 مەتر با بڵێن وازانم بازەیەکی پانە و خڕە بەگڕەوە تلیەکەنە بۆ نێو خۆپیشاندەران لە 18 نیسانە لە بەردەم ئەتوانین بڵێن شیرینی دانا یاخود بەردەم خەسخانی دانەکەیە کە دوو پۆلیسی چالاکی مەدەنیەکان کە هێزێکی یاساین ئێمە دەستخۆشتان لێکین کە ئێوە زەحایان با بڵین یاخود دەستخۆشتان لێکین کە بە ئەرکی خۆتان هەستن بەڵام لە ئەرکی خۆتان دەرچن مەجبورین ئێمە ئەوەی کە هەمان تێبین پێتان ببوورە کۆمنتێکی ترم هەیە وەچی بۆ پۆلیسانی بەڕێستان ئەڵێ چالاکی مەدانەکان کە لە ئێمە ڕۆژنامەنووسانێن کە من 3 جار کامێرەم شکاوە دوانیان بەدەستی ئێوە بووە و چەند جارێکیش تەقەم لێکراوە 2 جاریان پۆلیسی ئێوە بە تەقەی لێکردوم وەکو ڕۆژنامەنووسێ 2 جاریشیان مەعلەسەف چەکدارەکانی حیزبی بووە و یەک کۆمنتی بچووکیشمێ بۆ کاک عەدالەت و کاک ڕۆڤ ئەگەر یارمەتیم بێت زۆر بەخێرایی بە 20 ثانیە ڕۆڵی ئێوە چییە کاک عەدالەت یاخود کاک ڕۆڤ ئێوە وەکو کەسانێک کە لە نێو میدیا حیزبەکانتانە ئیشەکەن ڕۆڵی ئێوە چییە لە نێو میدیا حیزبەکانتانە کە ئێوە میدیا حیزبەکانتان هێور نەکەنەوە ئەبینین هێرشەکرێتە سەر کەسێک و کاگڕێبین هێرشەکەێتە سەر ڕۆژنامەنووسان سەر ڕووناکبیران باشە گەیشت پرسیارەکەت تێگەیشتم داوای کاری ڕۆڵی ئەوان بزانی فەرموو زۆر سپاس بۆ بەرنامەکەتان پرسیارێک لە کاگرەبین ئەو لە سەرەتا ئاماژی بۆ کرد کە ئێمە هەموو هەردێک لە ئێمە لەگەڵ خۆپیشاندەرانین پاڵپشتی خۆپیشاندان دەکەین بەڵام بەش ئەوەیەکی مەدەنی بەڕێزان ئاماژتان بۆ کرد کە ئێوە لە بەردەرکی سێرابکەنەی مەیدانی ئازادی لەوێ خۆپیشاندەران دەکەن بۆچی ڕێڕەی خۆپیشاندانەکانتان گۆڕی بۆ ڕێکخراوی یەکێتی قوتابیانی کوردستان لە 18/2 ئایا یەکێتی قوتابیانی کوردستان هەدەفێکە بۆی کە ئێوە بتوانن بەڵگەوتی کۆمنتی تەواوەتیمانە کە هێرشی خۆپیشاندەران گەڕاوەتەوە ئەوێ بەربارانی ڕێکخراوێک کە تەنیا بۆ خزمەتکردنی قوتابیان دامەزراوە بەبێت جیاوازی لەسەر چەم ئاستی کوردستان و بگرە دەرەوەی وڵاتیش بەڵام ئایا خۆپیشاندەرانی شاری سلێمانی چه هەدەفێکیانەیە بەڕێزی ئەسباب دەستخۆش پەیامەکە و گەیشت بۆی کاتەکە بەش بکە فەرموو محەممەد ئەحمەد قوتابی زانکۆ ئایا با بڕوخێ یان بە دانیشتن و گفتوگۆ چارەسەری ئەم وەزعە ئەکرێت لە کاتێکدا دەسەڵات بە دەیان جار داوای لە ئۆپۆزیسیۆن کردووە وەرە دانیشە با گفتوگۆ بکەین لە حاڵەتێکە ئامادە نەبوونێ و خۆیان لەو پرسیارە شاردەوتەوە ئەمە پرسیارێک یان هەر لەسەر ئەم پرسیارە ئەفۆ ئایا ئەوە نەبوو وای لێ کردووە کە ئەم وەزعە بگاتەم تونند و توژی و بە ڕۆژێکە چەندەهان هاوڵاتیەوە بە ڕۆژێکە هەشتا ئەوەنە پۆلیس بریندار بێ ئەمە پرسیارێک پرسیاری دووەم لە هەولێرە کە بینیمان بۆ ماوەی 2 ڕۆژ بایکوتی خوێندن کرا لە لاوەن ڕێکخراویش گوتیان ڕێکخراوێک بوو بەڵام بە هەر حاڵ تەڵەبە بایکۆتی خوێندنیان کرد ئەی لە سلێمانی بە دەیان ڕۆژە بایکۆتی خوێندن کراوە کە لە تەڵەبێک ئەپرسم ئەمە بوو کراوە ئەڵێ وەڵی نازانم ئەی بینم لەبەر دەرچی هۆڵی خوێندن تەڵەبە ڕاجراوە ئەڵێ بڕۆ دەرێ بۆچی بڕۆمە دەرێ تۆ بڕۆ دەرێ بایکۆتی خوێندنمان کردووە نازانین مۆزۆ چییە ئایا چێ بەرپرسیارە لەوە ئەمەش ئایا دەسەڵاتە
یان ئێمە بە فعلی ئەزانی چێ باش دەست پەیامەکە و گەیشت دەست خۆش دەمێ بگەڕێم کاکڕێبین وەڵامی ئەو پرسیارەکانم بیر بێ یەکەمیان بالێەوە دەست پێ بکەین هەر کەس ئاجێ درابێ لە هاوڵاتی لە هیچ من دژی و بە درێژایی من لە سێم ڕۆژەوە لە سەرای ڕۆژێک نەبووە نەچم و هەموو وتارەکانیشم دیارە دژیەوە بوو بکە چونکە ئێوە کاکە بەشێکن لە ئێمە یعنی ئێمە سبەینە خوا نەخواستا ئەگەر تووشی شەڕی دوژمن بین کێ شەڕمان بۆگارە و برا پێشمەرگانەیە کە ئێستا داریان دژیە ماڵگرتووە من قەدەوەم لێون نابێ لەبەرەوە هەر هینێک تونند و تیژی ڕووبات بێگومان من دژیم یەک شتان لەبیر نەچێ یەکەمیان من نە لە داڕێژەرانی داواکاریەکانی سەرای ئازادی نە لە ئەندامانی ئەنجومەنی سەرای ئازادی من وەکە هاوڵاتیەک چونکە ژیریم کردو ئەگەر توانی بێتم هەوڵم دابێت ئاقارێکی ئاشتیانە و ئاقارێکین بین بەم درێغیم نەکردووە و کارم کردووە یاسای خۆپیشاندان یاسایەکە بۆ قەدەخەکردن کاگین بەڵێ یاسایەکە بۆ قەدەخەکردن چکە بە فعلی دەرکەوت بۆ قەدەخەکردنە من پێم خۆشاگە مۆڵەت هەبێ بەڵام ئێمە مامانزانیمان بە قەدەخەکردن بەکارێنم مافەت لێ هەسەنەوە هەر ئێستا لە هەولێران ببینە چەند جار داوای خۆپیشاندان کراوە مۆڵەت نادەن و ئێستاش لەم جەوە داوای بکەین مۆڵەت نادەن یعنی یاساکە بێ بە قەدەخەکردن ئەگەر من پێم وایە نەبوو مۆڵەت بێ ئەوە ئاگادارکردنەوە بێ ئێمە بێ ئاگاداری پۆلیس و ئاسایی شۆمانە نەتوانین خۆپیشاندان کەینە مەم قبوڵە ئێمە ئاگادارایەنەکەینەوە لە فلان ڕۆژە فلان کاتا چینە فلان شوێن خۆپیشاندانەکەین بۆی ئەوان احتیاطاتی خۆیان بکەنەگە بترسن لەوەی بگاتە تونند و تیژی ئەو یاسایە خراپەکەین بڕوا بکە و یاسایەکی خراپە پێم وایە بشگۆڕێ باشە چونکە یاسایەکە سەرکودەکە یاسایەکە لە جیای خۆپیشاندان باشە کاکەزەی خەڵک ناڕەزایی هەیە بادەری ببڕێ یعنی پیشانانی ناڕەزای نانا بۆ شێوازی تونند و تیژ ناکاکە نابێگومان ئەومان بڕانەوە کە ئێمە لەگەڵ ئەوانی بەڵام لە دوای ئەوەی کێشەکە تونوتیژی لەکەوت ئەو جا دەسەڵات ڕاستە من ڕێی خۆم پێوتی و لە جەریدە شانووسی بگاتە تونندتیژی بچینە ماڵەوە خۆپیشاندان نەکەین من ئەوە لەگەڵتان سەبارەت بە بەیانی یەکێتی پارتی بێگومان ئەزایی هەر ئاخیرەکەی هەر باشە بێ کاگیر ئاخیرەکەی مەجبوری قسە بە یەکەوە بکەن یعنی چێکەن یعنی قابلە یەکتری لە ناوبەنکاکە دەرکەوتوێ شەڕ ئیسفادەی نیە یعنی ئێمە مێژوویەک لە شەڕی ناوخۆمان هەیە حیزبی بچووک لە ناو نەچوو ئێمە پاسۆک بووین من پێم لە حیزبی پاسۆک هەم ڕاست ئێستا خۆی توانەوە تووشی شەڕی براکوژیش بووین وینیش بووین بەخوا بەسەرماینەوە وەکو حیزب لە ناو ناچێ هێز لە ناو ناچێ باشترین ڕێگا ئەوەیە فعلەن هەر ئاخرەکەی دانوستان بکەن بەڵام بێگومان لەم جەوە متەشەنیجا زۆر زەحمەتە دیالۆگ بەڵام من خۆم خۆشببینم لەو بڕوایم لە دوای ئەم مەوجە لە توندڕەوی و لە تونند و تیژیەوە مەوجەیەک فعلەن لە دانوستان مەوجەیەک لە تەنازولکردن بۆ یەک بە بێگومان ئەبێ دەست پێ بکات سەبارەت بە حکوومەتی بێلایەن ئەگەر ئۆپۆزیسیۆن بچێتە دەسەڵاتەوە وعدت پێڵێم ئەو کاتە ئەگە ئۆپۆزیسیۆن چۆ دەسەڵاتەوە من هەرە و دەورا بینم کە ئێستا بینم دژیانە بم خەڵک ئازادە بڵێ بڕوخەکاکین خەڵک ئازادە بڵێ سەرۆکی هەرێم بانەمێنێ مهمێ شێوازی خراپ بۆ ئەمە نەگرێتە بەر هەموو کەسی ئازادە لە بیر و ڕایە ئازادە بڵێ من مام جەلالم ناوێ من کاک مەسعودم ناوێ من دکتۆر بەرهەمم ناوێ توڵمە ئەمە بەدەڵ ئەڵێر شێوازێکی غیری یاسایی بۆ ئەم داوایە بەکارنایێنێ بەڵام خۆشەر نییە ئەو داوایی کە ئەوترێت جێبەجێ ببێ داوایەک بۆی بڵین سەرۆکی هەرێمە بێ بڕوخێ ئێمە پرۆسی دیموکراتیمانەیە بێ زۆرینەی کۆمەلگای کوردی بڵێ باشە با یەک شپێ بڵێم دڵیان کۆ کردەوە ئیمزایان کۆ کردەوە بۆ 50,000ەکەی کە گوایە سەرۆکی هەرێم و توێت یەکە 50,000 کەس هینم بۆ بکە من خۆم بۆ برادرانەوە دەمە زۆر نادیموکراتیە بە 50,000 کەس نابێت سەرۆکی هەرێم لا بچێ ئەبێ زۆرینێت دەم بێنێ بۆی بەڵام ئەوەی کە خەڵک بڵێ بڕوخێ خەڵک بڵێ لا بچوێ خەڵک ئازادە لە مامە بڵێ بە شەرتێک مەبەستم چییە مەبەستم داواکەیە ئەوەی کە خەڵک هاوار بکە بڕوخێ خەڵک ئازادە هەر ڕێیەکی هەیە مادام شێوە ڕێگا پێدراوەکان نەگرێتە بەر شێوازی مەدەنیان ناگرێتە بەر ئیتر ئەم داوایە داوای فەردێکە داوای 1000 کەسە داوای 100 کەسە داوای 200 کەسە ئەمە زۆر شتێکی ئاساییە سەبارەت بە بایکۆتکردنی بایکۆتی سیاسی خوێندن ئۆپۆزیسیۆن حەقی هەیە و شێوازانە بەکاربێنێ کاگین زۆرم پێسەرەوە واڵێن یعنی خۆپیشاندان نەکا بڵێن تونند و تیژی لێکەوێتەوە مانگرتن شێوازێکی زۆر مەدەنی یعنی بۆچی ئەگەر نەیکەن یعنی لە مانگرتن هێم ئاشتیانەتر چییە نەزەرە لە کەزەی نەکەزە کوژی ئاعترازێکی سیاسیەی گەیەنی بە دەسەڵات دەڵێ ئەم ڕیسالەیەم هەیە بۆ تۆ شێوازێکی زۆر مەدەنیانەیە زۆرینە بۆچی لێمان بۆ بە مشکلێکی زۆر گەورە باشە کاکڕێبین زۆر سپاس فەرمو کاک ڕزگار وەڵامی سەبارەت بەو دوو پرسیاری ئەو دوو برادرە من پێم وایە پۆلیس نییە کە تا یاسووتێنێ پۆلیس نییە کە
تاکە قەنەفە ئەسووتێنێ پۆلیس نییە کە اینی ئەو علامەتی ئەو بڵێن دیعایی دوکان و شتەکان لێکاتەوە بهێنێتە سەر جادە ئەگەر هەشتێکی لەو شێوە هەیە بە دیکومنت هەیە حەزەکەم پێشکەشیکەی بۆ ئێمە بە پێی یاسا مامەڵە لەگەڵ ئەو کارمەندانە بکەین کە من لەو تەسەورشە لەو تەسەورانیم کە ئیشی وا بکەن ئێمە سایتی سبی بە دۆکۆمنت هەیە ئەتوانی سێری بکەیت بەڵێ خۆ تۆ فۆتۆکانی تایە بە فۆتۆ جیایە بە هین جای ڕەنگە تۆ هەڵ بۆی هەڵابی ئەم بوێ دووری خاتەوە ئەمە ناکاتە کارەباوی هێنێت تلی ئەکاتەوە بەگڕەوە 6 فۆتۆ گیرا یەک لە دوای من حەزەکەمەوە بە دۆکومنت و پێم بڵێ و بە دۆکومنت بۆم بێنی بۆی ئێمە ئیجراعات یاسایی لەو بارە و وەرگین لەبەر ئێمە ئیشمان لە پاڵەوەی کە ئەو ئاوی بەکارێنین بۆ خۆپیشاندنان هینێکی هەیە تایە و ئەو سوتای شتانە ئەکوژێتەوە من لەو قەنەعاتیانیم ئەو قسێت تا ڕادێک وابێت دووهەم تونند و تیژی بەرامبەر ڕۆژنامە نووسان ئێمە هەرگیز لە سەروی خۆمانەوە هەرخۆشمان بەردەوام کۆبوونەوە بە کارمەندەکانەکەین نەک ڕۆژنامە نووس هاوڵاتی ئاسایی دەبێت ئێمە ڕێز لە هەموو هاوڵاتیەک بگرین ئەو کارمەندانی ئێمە با معلوماتێکە بەمێ تەنها بەدەست بێچەک نەکراون لەچەک ناخشان بێچەکە ینی با ئەمە معلوماتە لای تۆ هەبێت لای هەموو بینەرانیشە بێت ئەمان لە ناخیشەوە بێچەکن لە ناخەوە دایمە محازەراتمان دایمە ڕێنماییمان ئەوەیە کە ڕێز و ماف لە خەڵک بگرین پیان دەڵێن ئەمە هاوڵاتی خۆمانی کە چوینە سەر هەش خۆپیشاندەرێک ئەم خۆپیشاندەرە دوژمن نییە هاوڵاتی خۆمانە بەو شێوەیە تەعاملمان کردووە هەڵی کارمەندێکش ناکرێتەوە تعمیم بکەی بەسەر دایرەیەەکە کە خەڵک و میدیا و ئەوانە ئەزانن چی ڕۆڵێکی هەیە و چی دەورێکی هەبوو لە ماوەیەدا باشە فەرموو کاک بەڵە زۆر سپاس من وابزانام تەنها وەڵام بە یەک کۆمنتی کاکە هەیە چکم پرسیارەکانی کە بۆ من نەبوو بەڕاستی من لە میدیای حیزب کار ناکەم و هیچ موقعەتێک و هیچ بەرپرسیارەتی کشم لە ناو ماسمیدیا و دام و دەستگای ئەعلامی حیزبەکەمان نییە بڕگەی دۆمیشی هەڵوێستی من بەرامبەر بوو لیان و سوکایەتی کاگڕێبین بەڕاستی هەڵوێستێکی مرۆڤ دۆستانە و هاوڕێیانە و دڵسۆزیە و من بە تەواوی ئەو کردەیە لە جارێکی کە لەم کردەوەی لەم منبەرەوە ئەو کردە قێزەونە مححکوومەکەم و هیوادارم چی دیکە ئەو کردەوە قێزەونانە بەرامبەر هیچ کەسێک دووبارە نەبێتەوە و ڕێز لە پرەنسیپ و لە بنەما و لە مافەکانی مرۆڤ و لە ئازادیەکانی ئینسان و وجودی ئینسان لەم وڵاتە بگیرێ و لەلایەن هەموو هێزە سیاسەکان و لەلایەن دەسەڵاتی سیاسی ویداری ئەم وڵاتەوە حرمەت بگێڕێتەوە بۆ جارنامەی جیهانی مافی مرۆڤ کێکێکە لە ئەساسەکانی پاراستنی ماف و ئازادیەکانی ئینسان لە وڵاتەدا زۆر سپاس کاک عەدالەت هیچ تەقیبێکی هەیە بۆی ئەگەر کەسی کەماوە قسە بکە باش بەش بە حاڵی خۆمیان ئێستا من تقریبان 3 ساڵە بێ لە هیچ کەناڵێکی ڕسمی حیزبێکیش ناکەم ینی خۆ برادرانەمان ناسن بەڵام بە بڕوای من ینی کۆتایی هێنان بەو شەڕە میدیاییە پەیوەندی با ڕێکەوتنی سیاسی نێوان هێزەکانەوە هەیە خۆتۆ نە بە پاڕانەوە و بەرخنەگرتنیش ینی ئەگەر تەماشا بکەیت لە 2 مانگ و 3 مانگی ڕابردوو ڕەنگە من لە 20 کەناڵەوە دەرکەوت بێتم ئەوەی لە میدیای کوردیە ڕوادا پێچەوانەی هەموو بنەماکانی کاری میدیاییە دەیان جارم قسەیمان کردووە و دەیان جار باشکرا و تومانە ئێستا میدیای کوردی بەداخەوە عقڵنای بە بڕێوە یعنی نەزعی سیاسە نەزعی ململانێ و شەڕ و ئەوانە بڕێوێ بە لەبەرەوە بەداخەوە ینی نە لەوەیە ماوە کە تۆ ڕخنەی لێ بگری بڵێ کاکە تۆ ئیتیکی ڕۆژنامە نووسیت تێپەڕان کاکە تۆ میهنەکەی خۆتۆ لەبیر چوو کاکە تۆ واقعوەکو خۆی ناجوزیتەوە ئەم قسانە پێم وایە کۆتایی بەم شێوەیە کۆتایی پێ نایە بەداخەوە وای لێهاتووە بێ ڕێکەوتنی سیاسی هەبێ بۆ ئەوەی هەموو بەگشتی نە کۆتایی بە ڕخنەگرتن بێنن لە یەکتری هەڵکولانی کەم کۆتایی بە ئیسیهانەکردن و بە سوکایەتی و بە جنێودان و بە شەیتانکردن ئەوانە بێنن خەڵک داوا ناکە هیچ میدیایەک بێدەنگ بێ ڕخنە دیادە خراپەکان نبینی و ئەمە هەر کەس ئەم داوای وایە بێ من پێم وایە ئەسڵ لە مهنەی میدیا تێناگە بەس خەڵک داواکە هەلەقەل ینی پۆلیسێک لەسەر جادەم مەکە بە ینی مەکە باشەسی و هاوڵاتێکیش مەکە بە تێک دێ باشە زۆر سپاس کاک عەدالەت لەبەرەوەی کاتێکی زۆر کەمە ماوە یەک پرسیار بە ئەو خانمەکەم جاریش دەستی هەڵبڕی ئەو مایکیان بنێ هەر ئەو پرسیارە ڕەنگە هەر مەجال بێت زۆر سپاس بۆیەوە کاک ڕێبین پرسیارێکم بۆ جەنابەت هەبوو کۆمنتێکشمە بوو لەسەر قسەکانت من پێم وایە خۆپیشاندان و ڕاپەڕین زۆر جیاوازن لێکەوە هەتا کۆ کاتێکە خۆپیشاندان هەبێ پێویستمە بە هێزی چالاکی مەدەنیەکان هەیە بەڵام لە کاتێکە ئەلانی ڕاپەڕین کەنەوە بزانام پێویست بە هێزی پێشمەرگاکە دواتر جگە لەوەی کە من لەگەڵ خۆپیشاندانی مەدەنیانەدام لەم کاتەیە پێویستم بۆ هێزەیەکە لە بەردەرکی سرا لەبەروی من وەک هاوڵاتێک و قوتابێکی زانکۆ 50 ڕۆژی ڕێگە نەچوومەتە بەردەرکی سرا هیوادارم وەڵام بێت بۆ کاگڕۆفیش
پێدوانێک کاگڕەوە ئەم وەزعی ئێستا دەری خست کە میدیا لە ناو دوو قەوسا میدیای نووسرا و ئەهلی نەماوە کاک عەدالەت پرسیارێک بۆ جەنابێت ئەو شتانەی کە تۆ دەربارەی میدیا قسەت کرد چێ لێی بەرپرسە ئەمە فەوزایە کە جەنابەت لێت باس کرد یعنی بەڕاستی میدیا کەواتە کاری بۆ بە چاواشەکاری وای لێ کردو هاوڵاتیانی کوردستان ئەگەوجێت حەزم لێ بوو وەڵامی و پرسیارم دەستکەوێت کاک ڕێبین یەک تێبینیشم هەبوو جەنابەت دەربارەی خۆپیشاندانەکانی هەولێر قسەیەکت کرد وەزیری ناوخۆ لە پەرلەمانەوە بزانام وەڵامی ئەوە هۆکارچی بۆ کە ڕێگە بە خۆپیشاندان نەدراوە زۆر سپاس مەمنون ئەو باسیەوەی کردوتی ئێمە بە ئاشتیانە و هەوڵمانداوە چارەسەریکردن مایکەکەمە جوڵێنە وتی بەڵگەشم بۆ ئەوەیە کە 84 کەسمان بریندار بوو منەڵم ئایا 84 کەس بریندار بوو بێ ئەوە سلمێنێکە چالاکیە مەدەنیەکان تو دووتی ژیان نەکردووە ئایا ئەو هەموو کەسە وەکو لە بازێک کەناڵی ڕاگەاندن وەکو باسییان کرد کەناڵی ڕاگەاندنی سەربەخۆمان نییە بەداخەوە لە کەناڵەکانی ڕاگەاندن باسی واکەن کە بەس چالاکی مەدەنەکان بریندار بوون و بەس چالاکی مەدەنەکان لە ڕاستیە ئەو دالاسیکانە وەکو فۆتۆکان ئیسەلمێنن بەدەستی پۆلیسەکانەوە من ناتوانم بڵێم چالاکی مەدەنی لەبەروی ئەنواع پۆلیس لەسەر جادەکان هەیە زێرەبانی و چالاکی مەدەنی و فەرماندەی و ئەنواع هەیە من ناتوانم بیسەلمێنم باشانە بەڵام ئەمە بڵێم ئایا غازی فرمێسکرێش کە خۆپیشاندەران کردویانە بەوانایە ئەوان کردویانە ئایا دالاسکەکە بەدەستی ئەوانەوە بووە یا بەدەستی ئەوانەوە بووە بەڕێز کاک عەدالەتیش باسیەوەی کردوتی میدیا دەسەڵاتەکان حەقی ئەویان هەیە کە سەربەخۆ نەبن و سیاسەتی دەسەڵاتەکانیان بەڵام میدیانەی کە ئەهلین لەبەرەوەی کاتەکەم زۆر کەمە بیە بەو کێ لەبانی کە بریندار یانێ قسە بکەن بیە بەوەی پێشەوە بێ زەحمەت ئەفو ببوورە وڵای من قسەیەکم هەیە بۆ خوشکە بەڕێزە کاڵێ پۆلیس دالاسیکی پێویچ من خۆم بریندارم بە دالاسیک بە هەش کەس لیان ناوم لە گەڕەکی پیرمەسوور ئەمە ئاشتیە کامە نازم عنی کە من پرسیارێکم بێ بۆ کاکڕێبین کاڵێ ئێمە ئاشتیمانەوێ وەک ئۆپۆزیسیۆن بەس هیچ شتێک ئاشتیان ناوێ یعنی ئەو گەنجانە کیان کە لە جادی پیرەمێردەوانێ هاتنە خوارەوانێ ینی بە بەرد و بە تایە و بە لێیانیان منم هەش کەس پەلاماری یاوم بەردان تێگرتوم بەرد ئەگەێتە شەیتان ڕەزمەگرێ نەک پۆلیس ئێمە هاتوین سەر و ماڵی ئێوە بپارێزین نەگەیشام خۆمم پشتمە قاچمەوە تقریبن 10 ڕۆژە قاچمای لێ هاتووە ئەی ئێمە مافمان لە شوەیە کە ئێوە یەن لەسەر خۆپیشاندانێک لەسەر برادێک کە خۆ جەنابێ کە عەزیە دراوی بە حساب کردان بە فەوزایەک بەس ئەگە پۆلیسێک کە کوژراوە کەستان باسی ناکەن لە کەناڵەکانی ئۆپۆزیسیۆنە تێگەی لە کەناڵەکانی حکوومەتیشە ینی معقول نییە پۆلیسێک کە لێ بدرێ ئێوە ئاڵێن ئەوە پۆلیسە تۆ دوتێژی کردووە ئیشامە خۆمە بە هەش کەس لێیاوە ینی گوناحمان چییە؟ دەست خۆش گەیشت ئەگەر بەڕێستان جوابی بە مۆزەی سوال زۆر بۆ منە یەکەمیان شەرت نییە هەر شتێک کە ناوی ڕاپەڕین و شۆرشت لێدا بە معنای ئەو معنە متەداولە بێ کە لە مێشکی ئێمە هەیە یعنی ڕووخانن یعنی پەلاباران یعنی کوشتن ئەشێت شۆڕش زۆر بە ئاسایی ڕووبا مەسەرەن شۆڕش چییە؟ ئەساگە گۆڕانێکی گەورە لەم برادرانە ڕووبا کۆمەڵی قوانینی گەورە بگۆڕن سیستەمێکی تازە دامەزرێنن مل بۆ گەمەی دیموکراتی بەندە ئەو شۆڕشە خۆ شۆڕشە نییە پەلاماران بێ یعنی ئەوەی کە ئێمە هەندێک کەس لەوێ ناویانە نامە شۆڕشە مە بەسییانەوە نەبوو خۆچینە ڕوخێنین وەم هێزانە لە ناوە بین و هێزی ترێنین ئەو گۆڕانکاریانەی کابێ دەرەنجامەکانی خۆوەکو دەستکەوتی شۆڕشە هەموو جەختی ئێمەش لەوە بوو کامە بە ئاشتی بێ بە شەڕ نەبێ بۆ یەک جاربا لە تاریخمانە گۆڕانکاریەکی گرنگ بکەین کە لە مستەوای بەدەستێنانی شۆڕشا بێ و باشتیانە بیکەین ڕیسالەی ئێمە بە درێژایی ئەو ماوەیە ئەوە بووە زۆرم پێسەیرە هەموو باسی تون و تیژی خۆپیشاندەرانەکەن باسی ئەوە ناکەن 62 ڕۆژە ئەو خەڵکە هاوارەکە قاتل هەیە خەڵکی کوشتووە ناگیرێت لەبەرەوەی حیزبی لە پشتە بەڵام بەرداوی شەگە بێ بگیرێ ئەوەی بەردی گرتووە ئەوەی هاواری کردووە بێ بگیرێ فەلاقە کرێ زەلامێک کوشتنی کردووە ناگیرێ وسی کێشەکە ئەمەیە وسی کێشەکەی ئێوە نین ململانەکە بە خۆڕایی کەوتوتە ئەوەی کە ئێمە بەرامبەر بە یەک بۆستین داواکاریەکان ئەوەی دەست خۆش کاکڕێبینگیان لەبەرەوەی کاتی بەرنامەکەم زۆر کەم ماوە نانا لەگەڵ من خۆم لەگەڵ ئۆپۆزیسیۆنانیمەوە من مناوڵەتێکی سەربەخۆ من خۆم بە سەربەخۆ زانم وەکوی نینەکەم سەبارەت بەوەی کە لەگەڵ هیچ بارەگاگرتنەکانی خاتون جانەزەی من یەکێک لە کەلیمەکانم بۆەوە ئەوەی حەڤەی دوو
ئەوەی حەڤەی دووەڵی مایکەکەتان لاوە نزیک نییە من ئەو ڕۆژەی بەشداریم لە خۆپشاندانەکانە کردو لە سەرا نەمانێشتەوە بجوڵێن لە سەرا بووین کاتەکەم زۆر کەماوە لە کۆنتترۆلەوە هاوکارەکانم پێ مەڵێن کاتی بەرنمەکە تەواو بووە تۆ قسەت کرد ئەگەر وایە بە نیو دقا نیو ساعتە زۆر زۆرم پرسیار ناڵم جواب هەر سوپاسی میوانەکانەکەم بەس پرسیارەکەم ئاراسی هەرسی ڕۆژنامە نووسەکەیە بەجددی زۆر جار میدیای بەناو ئۆپۆزیسیۆن هەوڵەیەت نمونە گەشەکانی ڕۆژئاوا بشان بە لە ژیانی سیاسی بەڵام خۆی نەیتوانین میدیایەک بێ لەو شێوە پێشکەوتوی کە لە ڕۆژئاوا بەرهەم هاتووە بە بەڵگەی ئەوەی کە کاگرۆڤ باسی کرد کە ئەو تەنها لایەنە ناشرینەکانیم کۆمەلگایە پیشانەیات بەڕاستی میدیای بەناو ئۆپۆزیسیۆن لەم قەیرانە پیشانیا کە ئەو لە هەوڵی قوڵکردنەوەی کێشەکانە نەک لە هەوڵی پیشاندانی کێشە و ئاریشەکان و پیشاندانی چارەسەرەکان زۆر داوای لێبوردنەکەم لەبەرەوەی کاتەکەم زۆر کەماوە ئەو پرسیارە ئەکەینە پرسیارێکی گشتی بۆ هەمووتان یەکی بە 30-40 سانیە پێم بڵێ ئایا ئەمە غیابی میدیای ئازاد نییە کە میدیاکانی تر دابش بوون بەسەر حیزبەکانە یان بەسەر بە ئایدیاکردنی میدیاکانی تر زۆر بە کوردی بە کورتی کاک ڕەوڵە زۆر بە کورتی بەڕاستی من پێم وایە بە حقت بە تەنها بەرپرسیارەتەکە حتمما ئێمە میدیای ئازاد ئەتوانین بە غایب دایبنین لە مواقعی ئەعلامی ئێمە بەڕاستی چونکم تەنها بە چەند کەناڵێکی ڕۆژنامە و گۆڤار و سەتەلایتێکی ئەهلی ناتوانانی تۆ دەرەقەتی واقعەکە بی بۆیە پێویستە بەڕاستی کەناڵەکانی ڕاگەیاندن لە ئۆپۆزیسیۆن و لە دەسەڵاتیش کە بەشێکن لەم ئاڵۆزی و لەم ڕەوشەی ئێستا ئەوانیش کارێکی وا بکەن بەڕاستی کە بتوانن خزمەتی چارەسەری قەیرانەکە کاک عەدالەت سەبارەت بە میدیا لە ڕاستیە میدیا هەڵناسەنجێنرێ لەسەر بنەمای شوناسە سیاسیەکانی من بەش بە حاڵی خۆم زۆر ئەوم بەلاوە گرنگ نییە من مامەڵە لەگەڵ گوتاراکەم ینی چی بڵاوکاتەوە ئەمە پرسیارە ئەشێ میدیایەکی هەلیشتی زۆر خراپ بڵاوکاتەوە ئەشێ میدیایەکی حزبیشتێکی باش بڵەوە ئەشێ بە پێچوانەوە بێ مەسەلەکە ئەوەیە کێشەکەوەیە لە میدیای کوردیە کۆمەڵێک ئەبجدیاتی کاری میدیای هەیە لە بیرکراوە یعنی وای لێ هاتووە تۆ ئەم شەو بەرنمەیەک دەست پێەکە بەر لەوەی یەکەم کە زمان هەڵبێ نیازانی کۆتایەکەی چییە بۆ لەبەر ئەوەی بووەتە بەشێک ینی درێژکراوەی ململانە سیاسەکانە ئەمەیە گرفتەکەی زۆر سپاس کاک عەدالەت زۆر سپاسی هەمووتانەکەم کاک ڕێبینگیان کاتەکەم نەما آخر قسە من بە پێچوانەی ئەو هاوڕێەوە پێ وایە کێشەکان لە واقعا هەن میدیاپۆلی نەکردوەوە بە واقع هەنەوە باشە بە سەراحەت بەڕەو ڕووی بینەوە و بڵێ نەم کێشامەنامان هەن و بۆ چارەسەری بگەڕێن کێشەکان هەن میدیا دروستی نەکردووە کێشە لە کوردستان هەیە قەیرانی سیاسی لە کوردستان هەیە قۆڕکردنی دەسەڵات لایەن دوو هێزەوەیەکە بێ کۆتایی پێبێ مشارەکەی سیاسیە بێ لە کوردستانە گەورە بێ ئەمە میدیا دروستی نەکردووە میدیا تەرحیەکە وا بێ حل زۆر سپاس دەکەم کاک ڕێبین من حەزم ئەکرد بوار بە هەر هەمووتان بم بەڵام کاتی بەرنامەکەم هەر ئەوەنەیە بگرە زیادیشمان کرد لە چاو هەفتەی ڕابردوودا بەڕێزان هەتا هەفتەی داهاتوو لەگەڵ پرسێکی تر و کێشەیەکی تری کۆمەلگا زۆر بەکراوەی قسەی لێ ئەەکەین خواتان لەگەڵ شەو شەوگارتان خۆش.